راپۆرتی سیاسی پلنۆمی چوارەمی کۆمیتەی ناوەندی حزبی کۆمۆنیستی ئێران بەشی سێیەم. خاڵی چوار ئێرانی دوای شار. کۆماری ئیسلامی بەبێ دەستڕاگەیشتن بە داهاتە نەوتیەکان، بەبێ هەڵوەشاندنەوەی گەمارۆفرە لایەنەکان و بەبێ کرانەوەی بەڕووی سەرمایە و تەکنەلۆژیای دەرەکیدا ناتوانێت ژێر خانە زیان لێکەوتوەکان بنیاد بنێتەوە. ئەمە لە کاتێکدایە کە ئابووری ئێران پێش شەڕیش لە قەیرانێکی قوڵدا بوو. ئێستاسا لە نوێ بنیادنانەوەی دوای شەڕ ئەم قەیرانە تونتر دەکاتەوە. لێکەوتە خێرا و دەستبەجێکانی بریتین لە بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری، گرانی و هەڵاوستانی لە ڕادەبەدەر، پەرەسەندنی هەژاری و نایەکسانی و فشاری بژێوی بۆ سەرچینی کرێکار و توێژە هەژارەکان. ئەمە بۆ مانایەیە ئەو شەڕەی کە کۆمەری ئیسلامی لێ ڕزگار بووە وردە وردە دەبێتە زەمینە ساز بۆ قەیرانی داهاتووی. بەڵام لە هەمان کادا کۆتایی هاتنی شەڕیان کەمبوونەوەی نیگەرانیەکان لە ئەگەری سەر هەڵدانەوەی بوار خۆش دەکات بۆ کۆمەڵگایەکی کە لەژێر سێبەری شەڕدا ویست و داواکاریەکانی هەڵپەساردەبوو بۆ ئەوەی هەناسێکی تازە هەڵبکێشێت و خۆی بۆ خولێکی نوێ لە بزافە کۆمەڵایەتی و سیاسیەکان ئامادە بکات. لەم فەزایەدا داواکاریەکانی وەکو نان، کار، ئازادی جارێکی تر دەبنەوە بە تەوەرەی سەرەکی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان. دوایین قۆناغی دوای شەڕ قۆناغی پێناسەکردنەوەی ئێعتباری سیاسی هێزەکانیشە. لەم ساتە وەختە مێژوویانەدا کۆمەڵگە وردە وردە لە دروشمە گشتیەکان تێدەپەڕێت و دەگاتە دادوەریەکی بابەتیانە لەسەر حیزب و هەڵسوڕاوە سیاسیەکان و ئەم پرسیارانە دێنێتە ئاراوە. کێ لە کاتی شەڕدا هەستی بە ئازاری خەڵک کرد و کێ بووە دیلی هاوکێشەکانی دەسەڵات و خۆشباوەڕی خۆی؟ ئەو لایەنانەی کە بەبێ لە بەرچاوگرتنی لێکەوتە مرۆیەکان پێشوازیان لە شەڕ کرد تووشی لاوازی و داخورانی ئێعتبار دەبنەوە. لە بەرامبەردا ئەو هێزانەی کە توانیان هەم لەگەڵ شەڕ و هەم لەگەڵ ئەو سیستەمەی شەڕ بەرهەم دەهێنێت سنووربەندی بکەن، دەرفەتی زیاتریان دەبێت بۆ دانانی کاریگەری و بەدەستهێنانی جێگە و پێگەی کۆمەڵایەتی لە داهاتوودا. بەشی دووەم ئەولەویەتەکان و ئەرکەکانی ئێمە. خاڵی یەکەم ڕزگاربوون لە دوو وەهم و خۆشباوەڕی زیان بەخش. یەکەم وەهم و خۆشباوەڕی بە ڕزگاربوون لە دەرەوە. نەفشاری دەرەکی نەهێرشی سەربازی و نەدەستێوەردانی هێزە جیهانیەکان هیچ کامیان ڕێگای ئازادی جەماوەری خەڵکی ئێران خۆش ناکەن و تێچووی ئەم فشارانە تەنها خەڵک دەیدات. دووەم سەرکەوتن تەنها دەتوانێت بەرهەمی ئاوێتەبوونی سێ بابەت بێت کەویش بریتە لە ئاگاهی، ڕێکخراوبوون و ڕێبەری. لە نەبوونی ئەمانەدا بانگەواز بۆ ڕژانە سەرشەقام تەنها زیان گەیاندن بە بردنەوە سەری تێچووی گۆڕانکاریەکانی ناو کۆمەڵگایە. قەیرانە ناوخۆیەکانی ڕژێم و کەلێن و ناکۆکیەکان لەسەرەوەش لە نەبوونی ئامادەی بەو مانایی کە لەسەرەوە ئاماژەی پێکرا نابێتە هۆی ڕزگاری جەماوەر. مەودای نێوان لاوازبوونی حکومەتێک و ڕوخانی ئەو حکومەتە تەنها بەهێزی ڕێکخراوی جەماوەر پڕ دەبێتەوە. خاڵی دووهەم پێویستی داڕشتنی تاکتیکی ڕوون لەژێر ڕۆشنایی استراتیژی گشتی حیزبی کۆمۆنیستی ئێران. ئەلف سەرکەوتنە بەڕواڵەت بچووکەکان بەجیدی وەربگرین. خەڵک لە هەر دەستکەوتێکی بچووک وزە وەردەگرن و بۆ هەنگاونانی داهاتوو. ئەگەر بگەڕێنەوە بۆ ئەزمونەکانی 47 ساڵی ڕابردوو بە دەرئەنجامێکی دیاریکراو دەگەین. ئەویش ئەوەیە کە هەموو پاشەکشەکانی ئەم ڕژێمە تەنانەت لەو بوارانەشدا کە باشکرا لەگەڵ سروشت و ئایدۆلۆژیاکەی ناتەبا بووە تەنها بەهۆی گوشاری خەباتی کۆمەڵایەتی و سیاسی جەماوەر بەسەریدا سەپێنراوە. بە کردنی گوشاری کۆمەڵایەتی بە ڕێکخراوبوونی بەردەوام. قۆناغی داهاتوو بریتی دەبێت لە قۆناغی بەردەوامبوونی فشار بۆ سەر حکوومەت. بەڵام ئەگەر بڕیار وایە ئەم فشارانە ببنە هۆی باشتربوونی ڕاستەقینەی بارودۆخی ژیانی خەڵک و کرانەوەی سیاسی، مەرجێکی یەکلاکەرەوە لە ئارادایە ئەویش ئەوەیە کە دەبێت لە هەناوی هەر خەباتێکی لۆکاڵی یان سەرتاسەریدا بە شێوەیەکی ڕێکخراوتر بینە دەرەوە. ئەزموونی ساڵانی دوایی نیشانی داوە کە ڕێگای داهاتووی گۆڕانکاری کۆمەڵایەتی و سیاسیەکان لە ئێران لە ڕاپەڕینی خۆڕسک و کتوپڕەکانەوە تێناپەڕێت، هەرچەند ئەو ڕاپەڕینانە قارەمانانە و بەربڵاویش بن، بەڵام بەبێ ڕێکخرا و ڕێبەرایەتێکی بەردەوام بە ئامانج ناگەن. ئەم ڕاپەڕینانە دەتوانن دیواری ترس بڕوخێنن، بەڵام بەتەنیا ناتوانن هاوسەنگی هێز بە شێوەیەکی بەردەوام بگۆڕن. هەر بۆیە ئەرکی سەرەکی ئێمە ئەوەیە کە لە ژێر تیشکی استراتیژی ڕوونی حیزبیدا تاکتیکی سیاسی بەردەست کردەی و ڕێکخەر دیاری بکەین.
تەوەرەی ئەم تاکتیکانە دەبێت بریتی بێت لە دروستکردن و بەهێزکردنی ڕێکخراوە سربەخۆکان، دەبێت لە ناو جەرگەی خەباتی ڕۆژانە لە پێناو نان، کار، ئازادی، یەکسانی و هیتردا ئەم تۆڕە ڕێکخراوانە بنیاد بنرێن. کۆتایی هاتنی شەڕ دەتوانێت و دەبێت ببێتە سەرەتای قۆناغێکی نوێ لە خەباتی بەربڵاو و وشیارانە بۆ بەدەستهێنانی مافی مانگرتن و مافی خۆڕێکخستن. تا ئەو کاتەی ئەم مافانە بە شێوەیەکی بە فەرمی و کردەی بەسەر پێگاتەی دەسەڵاتدا نەسەپێنرێن، خەبات بۆ داواکاریە بژێویەکان بە ناچاری پەرش و بڵاوی لێرە و لەوێ و کەم کاریگەر دەمێنێتەوە. بەڵام بە سەپاندن و جێگیرکردنی ئەم مافانە خەبات بۆ نان شوێنی نیشتەجێبوون، تەندروستی و پەروەردە دەکەوێتە سەر ڕێڕەوێکی سەرتاسەری و کاریگەرتر و ڕێگا بۆ هەنگاوەکانی دواتر خۆشتر دەبێت. ئەمڕۆ کرێکاران و زەحمەتکێشان زیاتر لە هەر کاتێکی تر پێویستیان بەوەیە کە لە تەنیایی و پەش و بڵاوی بێنە دەرەوە، ئەڵقەکانی هاوپشتی لە ناوەندەکانی کار و گەڕەکەکان دروست بکەن، لە پێکهێنانی سندوقێکی هاوپشتی دەراییەوە بگرێت تا شێوازی بەرینتری خۆڕێکخستن بۆ دروستکردنی ڕێکخراوە سەربەخۆ ڕاستەقینەکان دەبێت هەنگاوی بچووک بەڵام بەردەوام هەڵبگرن. قەیرانەیەک لە دوای یەکەکان نیشانی داوە کە تەنیا لە هەناوی یەکگرتووی ڕێکخراو بوون و خەباتی بە کۆمەڵدایە کە دەتوانرێت لە بەرامبەر ئەم تۆفانەدا ڕاوەستین و ئاسۆی ژیانێکی شایستەتر بکەینەوە. خاڵی سێهەم، جێگە و پێکەی بەرچەستەی بزوتنەوەی کرێکاری. لە نێوان هەموو بوارەکاندا بزوتنەوەی کرێکاری خاوەن جێگە و پێگەیەکی سەرەکیە. ئەگەر بزوتنەوەی کرێکاری بتوانێت لە قۆناغی دوای شەڕدا دوو داواکاری سەرەکی واتە مافی ڕێکخراوی سەربەخۆ و مافی مانگرتن بە مانافراوەنەکەی بەسەر حکومەتدا بسەپێنێت، گرێکوێرەی زۆرێک لە بزوتنەوەکانی تریش دەکرێنەوە. مافی مانگرتن تەنیا بە مانای دەستکێشانەوە لە کار نییە. مانگرتن ئەگەر بە فەرمی بناسرێت لە هەناوی خۆیدا هەڵگری کۆمەڵێک ماف و امتیازاتی دیکەش لەوانە مافی کۆبوونەوە و خۆپیشاندان، پارێزراوبوون لە دەرکردن و سزادان بەهۆی مانگرتنەوە، مافی گفتوگۆ و وتوێژی بە کۆمەڵ و واشۆگرتنی گرێبەستی بە کۆمەڵ، مافی زانیاریگەاندن بە مەبەستی بەدەستهێنانی پشتگیری گشتی، مافی هاوپشتی و بانگەواز بۆ مانگرتنی پشتگیری، مافی ئەمنیەتی جەستەی کرێکاران لە کاتی مانگرتندا، مافی ئەنجامدانی کۆبوونەوە لە بەردەم ناوەندەکانی کار، مافی دەستڕاگەیشتن بە شوێنی کار و هەروەها مافی بەهرەمەندبوون لە پشتگیری کۆمەڵایەتی و دارایی، لەوانە سندوقەکانی مانگرتن. بەواتەیەکی تر، مانگرتن تەنیا ڕاگرتنی کار نییە، بەڵکو گۆڕینی هێزی پەرش و بڵاوی کرێکارانە بۆ فشارێکی کۆمەڵایەتی کاریگەر. لە تەنیشت ئەوەدا مافی ڕێکخراوبوونی سەربەخۆ هەیە، مافێکی کە لەسەر بنەمای ئەو کرێکارانە دەبێت بتوانن بە ئازادی سندیکا، یەکێتی، ئەنجومەن یان هەر ناوەندێکی پیشەیی سەربەخۆی تر دروست بکەن، پێوەی پەیوەست ببن، نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن و بە شێوەیەکی بە کۆمەڵ بەرگری لە مافە پیشەیی مەعیشەتی مرۆیەکانی خۆیان بکەن. مەرجی ئەم مافە بریتیە لە قەدەغەکردنی دەرکردن، هەڕەشە، فشار، دۆسیە بۆ دروستکردن و هەر چەشنە ڕێگریەک لە چالاکی پیشەیی، ڕێکخراوی، سەربەخۆ واتە کرێکار لە دۆخی تاکە کەسی تەنیایی و بێ پشت و پەنا بێتە دەرەوە و ببێتە بەشێک لە ئیرادەیەکی بە کۆمەڵ. بەبێ ئەم دوو مافە چینی کرێکا بەردەوام بە پەرش و بڵاوی بێپەنایی و سەرکوتکراوی دەمێنێتەوە. بەڵام بە سەپاندنی ئەم دوو مافە دەرفەتی پەیوەندی نێوان خەباتە پیشەیی و سیاسیەکان، نێوان داواکاری ئابووری و ئازادیە دیموکراتیەکان و هەروەها نێوان بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی تر دەڕەخسێت.